بە مەبەستی زیادبوونی هەماهەنگی لە نێوان پزیشک و نەخۆشخانە تایبەتەکانی نەخۆشیەکانی دڵ، هەروەها دۆزینەوەی چارەسەری نوێ و پێشخستنی کردی تەندروستی لەو بوارەدا. چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی دڵ لە سلێمانی دەستی پێکرد. سەرۆکی کۆنفرانسەکە باس لەوە دەکات نەشتەرگەری دڵ بە پەخشی ڕاستەوخۆ لە هۆڵی نەشتەرگەریەوە بۆ هۆڵی کۆنفرانسەکە دەگوازنەوە و سەرجەمەندامانی کۆنفرانس بینەری دەبن و دواتر سەرنجەکانیان دەخەنە ڕوو. خۆی بەڕاستی ئامانج لە بەستنیەم کۆنفرانسە دروستکردنی پردێکی هاوبەشی زانستیە لە نێوان پزیشکانی سلێمانی و هەرێمی کوردستان و هەموو پارێزگاکانی عێراق و جیهانە. ئێمە لەم کۆنفرانسا زیاتر لە 200 دکتۆری پسپۆر لە سانسەری جیهان بەشدارن لەگەڵمانە، کەمانە هەمووی دکتۆری پسپۆرن لە نەخۆشەکانی دڵ و قەستەڕ و شەوباڵۆن و نەشتەرگەری دڵ. کەمە لەم دوو ڕۆژەی داهاتووە ئێمە چەنەها توێژنەوەی زانستی پێشکەشەکرێەوە ئەوەی کەشتێکی دڵخۆشکەرە و تازەیە کە هەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەوەیە کە لایف ترانسمیشنەکەین، واتە پەخشی ڕاستەوخۆکەین. ئێمە لەم دوو ڕۆژە 5 نەشتەرگەریەکەین لە هۆڵەکانی قەسەرەوە لە نەخۆشخانەکەمان و ئەیگوێزینەوە بۆ ئەم هۆڵە کە زیاد لە 200 دکتۆر سیرەکات و ئەبێتە مناقەشات دروستە بێت. کەمە خۆی لە ڕاستیە شتێکی تازە و پرۆتۆکۆڵێکی تازەیە کێمە تەطبیقیەکەین. هاوکات وەزیری تەندروستی ڕایگەیاند لە هەرێمی کوردستان نەخۆشیەکانی دڵ بە دووەم کوشندەترین نەخۆشی دادەنرێت و ساڵانەش 80,000 کەس تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن. نەخۆشیەکانی دڵ یەکێکە لە نەخۆشیە باوەکانی جیهان و لە کوردستاندا بە دووەم هۆکاری مردن دادەنرێت و نزیکەی ساڵانە 2400 کەس بەهۆی ئەم نەخۆشیەوە گیان لەدەست دەدەن و هەروەها ساڵانە زیاتر لە 80,000 کەس حاڵەتی تازە لە کوردستان دەستنیشان دەکرێت. هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی خاوەنی 3 سەنتەری پێشکەوتووی دڵە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک کە هەموو ئامێرەکانی پێشکەوتووی قەستەرەی دڵ و دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆش بە ڕێگای قەستەرە و بە ڕێگای نەشتەرگەری کراوە تیاندایە. دکتۆرێکی پسپۆڕیش باس لە گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە دەکات و بە وێزگەیەکی گرنگی دروستکردنی هەماهەنگی نێوان پزیشک و نەخۆشخانەکانی دەزانێت. ئەمە کۆدای نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێنێکێکە لە سەرکیتنی هۆکارەکانی مردن و نەخۆشکەوتن لە هەرێمی کوردستان و لە جیهانیشدا. لەم ڕوانگەی بۆ بەنگاربوونی ئەم نەخۆشیە پێویستمان بە پلانێکی گشتگیر دەبێت کە لە میکانیزمە گرنگەکان بریتە لە بەستنی کۆنفرانساتی بەردەوام بۆی دەستنیشانکردنی لایەنەکانی ئیشکردن. بۆیە لەلایەن نەخۆشخانەی دڵ و بۆرەکانی خوێن لە سلێمانی یەکێکە لە هۆکارە زۆر گرنگەکان بۆ کۆکردنەوەی هەموو توانە زانستیەکان بۆ چارەسەرکردن و پەرپێدانی توانای چارەسەرکردنی و کەسانی کە دووچاری نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێنن کە تیادا چەندین کەسانی پسپۆر و ئەکادمی و شارەزای نوێخۆی دەرەکی ئاڵوگۆڕی زانیاری و توانە و کارامەیەکانیان دەکەن بۆ پەرپێدانی باشتر لە خزمەتگوزاری تایبەت بە چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێن. ئەمە چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی دڵە کە لە سلێمانی دەبەسرێت. بڕیاری ژوایە لە ماوەی 2 ڕۆژدا بە ئامادەبوونی زیاتر لە 200 پزیشکی پسپۆر لە بواری نەخۆشیەکانی دڵ لەسەر ئاستی هەرێم و عێراق و 12 وڵاتی جیهان چەندین سیمینار و توێژینەوە پێشکەش بکرێت تا ڕێژەی قوربانیانی نەخۆشیەکانی دڵ لە هەرێمی کوردستان بۆ نزمترین ڕێژە کەم بکرێتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.